بەڵێ لەگەڵ میوانەکەم بەردەوام دەبم گفتوگۆ دەکەم ڕاستەوخۆ لە هەولێرەوە کاک عیرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمانی میوانمە. کاک عیرفانم کاتت باش. کاک عیرفان بۆچی دۆخی کەرکووک گەیشتە ئێستا، بۆچی وای لێ هات؟ بەڵێ پێشەکی سڵاو بۆ کەناڵی کوردستان 24، سڵاو بۆ ڕۆحی پاکی شەهیدانی کوردستان، سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکانی کوردستان. بەڵێ دیارە 5-6 ڕۆژە گێرەشێوەنەکان هاتوونەتە بان ڕێگەی کەرکووک هەولێر لە بەردەمی مەقەڕی ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان خەیوەتیان هەڵداوە. خەڵکانێکن هاتوون نامۆنە بە کەرکووک، هاتوونە غەڕەض ئەوەی کە فیتنە دروست بکەن، دووبەرەکی دروست بکەن، تەعایشی سلمی و پێکەوە ژیان تێک بدەن. دیارە بژێوی خەڵکی کەرکووک و هاتوچۆی خەڵکی کەرکووک و وەزعی تیجاری، وەزعی اقتصادی لەم 5-6 ڕۆژەدا بەڕاستی خەڵکی زۆر نیگەران کرد. هەموو نەتەوەکانی نیگەران کرد، نەکو تەنانەت ئەوانەی کە هاتوون. بەڵێ دەستێکی ڕەش لە پشتەوەیە هۆکارە کە ئەم تەعایش و پێکەوە ژیانە لە کەرکووک تێک بداتن. خۆتان دەزانن ئێمە ماوەیەکی تر لە عێراق هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەکرێت، لەگەڵەوەشدا لە کەرکووکش دەکرێت. دیارە هەندێ لایەن کە دەزانن تەوازنیان تێک چووە و جارێکی در ناتوانن بێنەوە گۆڕەپانی سیاسی ئەو دەنگە ناهێنن بۆ مزایداتی سیاسی، بۆ مەکاسبی خۆیان هەستان بەم کارە لە پشت ئەو کارەوەن بۆ تێکدانی تەعایشی سلمی و پێکەوە ژیان لە نێو نەتەوەکان. وئیلا خەڵکی ڕەسەنی کەرکووک بە کورد، بە تورکمان، بە عەرەب، بە کلدواشور هیچ لەگەڵ ئەوە دانین کە 6 ڕۆژە بەردەم بارەگای سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە ئەو بینایە بە ئەمری بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی کە لە ضمنی ئەو ئیتیفاقیکە لەگەڵ ئیتاری تەنسیقکراوە بۆ هێورکردنەوە ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک و جێبەجێکردنی مادەی 140 و مۆزوعی بودجە و میزانیە. بەڵام ئەوانە نامۆنە بە کەرکووک، ئێستا هاتوونە گێلێشەوەی دروست دەکەن، بەڵام خەڵکی کەرکووکیش تەحملی نەما. خەڵکی مەنتیقەی ڕەحیماوە، شۆرا و بەتایبەتی کەرکووک بە گشتی وەزعی گوزەرانی خەڵک تێک چووە، خەڵک ناتوانێت وەزعی ژیانی ڕۆژانەی جێبەجێ بکاتن لە پایچی لە پای ئەوەی کە ئەو ڕێگە سەرەکیە کە ڕێگەیەکی نێودەولەتیە بینی هەولێر و کەرکووک، ئەو ڕێگەیە گیراوە لەلایەن ئەو ناحەزانە و لەلایەن ئەو گروپانەی کە پشگیری دەکرێن. 6 ڕۆژە خەیوەتیان هەڵداوە وئیلا غەڕەضیان مجرد ئەوەیە بۆ تێکدانە. ئێمە لێرەوە بەناوی پارتی تورکمانی پشگیری لە پەیامی جەنابی سەرۆک بابەتەکە تەنیا ڕادەستکردنەوەی بارەگایەکە بە پارتی دیموکراتی کوردستان یا ئەجێندای سیاسی دیکەی لە پشتەوەیە؟ خۆی غەڕەضەکە دیارە. پارتی دیموکراتی کوردستانیش پارتێکی سیاسی دێرینە، خەبات و نزاڵێکی دوور و درێژی هەیە و شایستەی ئەوەیە کە بارەگاکەی خۆی وەربگرێتەوە. لەگەڵ ئەوەشدا ئێمە لە بیری نەکەین ئەوانەی کە هاتوونە دەیانەوێ مقاتعی وەزعی سیاسی ناو کەرکووک و منتیقەکە بکەن، چونکە لەبەر ئەوەی کە ئێستا ئیتیفاقیات ڕۆژ بە ڕۆژ بەرەو جێبەجێکردن دەڕوا لەگەڵ ئیتاری تەنسیقی ئەوەی کە کراوە کە ئەو حکومەتەی بەڕێز محەممەد شیع سوودانی کە تۆتەکایەوە لە پای ئەو ئیتیفاقیە کراوە، ئەو ئیتیفاقیەش دەبێت خەتەوات بە خەتەوات جێبەجێ بکرد. بەڵام ئەوەی کە ئێستا لە کەرکووک دەکرێتن پێشەرکردنی دەستورە، پێشەرکردنی یاسایە لەلایەن ئەو خۆپیشاندەرانەی کە هاتوونەتە بەردەم بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی خەیوەتیان هەڵداوە بۆ تێکدان و وەزعی گوزەرانی کەرکووک و پێکەوە ژیان. ئەوە دەڵێم ئەو گەنجانەی خۆمان گەنجەکانی کەرکووک ئەو وەزیرانی عێراق دەبێتەوە. بەڵێ ئەوانەی کە خەیوەتیان هەڵداوە بۆ ماوەی 6 ڕۆژە لە بەردەمی ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیانی قەڕی پارتی دیموکراتی کوردستان مەبەست لەوەیە بۆ تێکدان و پێشەرکردنی ئەو بڕیارانەی کە سەرۆکوەزیرانی عێراق داوێتی بۆ چۆڵکردنی ئەو بارەگایە. بەڵام ئەوان هەستان بە پێشێرکردنی یاسا و دەستور ڕێگەکەیان گرتووە بژێوی خەڵکیان تێکداوە.
بەڕاستی خەڵکیش مافی خۆیەتی داوای مافی خۆی کا بە شێوازێکی سلمیانە. من ئەمڕۆ بەڕاستی درود بۆ ڕۆحی پاکی ئەو شەهیدەی کە ئەوڕۆ لە ناو مزاهرە سلمیەکە دای و هەمان کاتیش داخوازین لە خوای گەورە بریندارەکانیش بە زووترین کات چاک بنەوە. بەڕاستی خەڵک تەحملی ئەوەی نەماوە ئەو وەزعی لە کەرکووک ڕوودەدا قابلی قبول نییە. هەندێ ئەطراف و هەندێ لایەن هاتوونەتە کەرکووک نامۆنە، بەس مەبەستیان تێکدانە، مەبەستیان فیتنەیە، مەبەستیان دووبەرەکیە بۆ ئەوەی کە بە ناوی کەرکووچیەکانەوە بە ناوی عەرەب و کورد و تورکمان، بەڵام خەڵکی کەرکووک بە عەرەبی ڕەسەنی، بە تورکمانی، بە کلدۆ ئاشووری، بە کوردی بەرینە لەو خەڵکەی کە خەیبەتی هەڵدا و دانیشتوونە گێ لە شێوێنی دروست دەکەن، چونکە خەڵکی ڕەسەنی کەرکووک لەگەڵ ئەوەدا نییە. من لێرەوە بە ناوی پارتی گەلی تورکمانی دووپاتی دەکەمەوە. میلەتی تورکمان لە کەرکووک لەگەڵ ئەوەدا نییە. میلەتی تورکمان برای خۆی کوردەکانیان بە برای خۆی دەزانێت، چونکە بە درێژایی تاریخ ئێمە پێکەوە ژیاینا، هیچ کێشە و گرفتێنەوە. بەڵام هەندێ لایەن بە ناوی ئەطرافی تورکمانی هەندێ لێدوان لێ دەدەن ئەوانە میلەتی تورکمان بەرینە لەیان، هەندێ لایەن بە ناوی ئەوایمی عەرەبی هاتوون برا عەرەبەکانیشمان بەریئەنە، چونکەوانە تەمسیلی واقعی پارتی بۆ کەرکووک. ئەمڕۆژ پرۆژەی عەرەبی کۆنگریان کردو دەڵێن ئێمە کێشەمان نییە پارتێکی سەرەکی عێراقیە با بگەڕێتەوە بۆ کەرکووکەی کەواتە کێ ڕێگەنایە بگەڕێتەوە؟ بەداخەوە هەندێ لایەن کە دێنە بەردەمی کەناڵەکان لێدوان بە شێوازێک لێ دەدەن، بە شێوازێکی تریش ڕەفتار دەکەن. بەداخەوە ئەوەی کە ئێمە دەیبینین، ئەوەی کە ئێمە دیتمان ئەمڕۆ، هەندێ لایەن دێن بە ناوی ئەطراف و بە ناوی هەندێنێتەوە لێدوان لێ دەدەن لە بەردەمی کەناڵەکان، بەڵام بالواقع لە ژێرەوە ڕەفتارێکی تر دەکەن. بەداخەوە چونکە خەڵکی کەرکووک ئەوەی کە ئێستا ڕوویداوە لەگەڵی دانین، خەڵکی کەرکووک بە هەر چوار نەتەوەکەی لەگەڵ ئاشتین، لەگەڵ پێکەوە ژیان، لەگەڵ تەعایشی سلمین. وئیلا ئێمە بگەڕێنەوە بە درێژایی تاریخ هیچ کێشەیەک لە بینی نەتەوەکان نەبووە. بەڵام ئەوەی کە ئەم 6 ڕۆژە دەیبینین لە ناو خەیوەتەکە لە بەردەمی بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی، ئەوە بەڕاستی خۆی لە خۆیدا پێشێرکردنی مافەوە، پێشێرکردنی یاسایە، پێشێرکردنی دەستورە. داوا لە هێزە ئەمنیەکانی عێراق دەکەین و تایبەتی ئەوانەی کەرکووک بە ناوی خیار قوات متەقەدم بەڕاستی دەبێت ڕۆح و گیانی هاوڵاتیانی کەرکووک بپارێزن، بە تایبەتی خۆپیشاندەران کە داوای مافی خۆیان دەکەن، داوای ئازادی خۆیان دەکەن، داوای مافەڕەوەکانیان دەکەن، داوای ئەوە دەکەن ئەو بارەگایە کە بە بڕیاری سەرۆک ئەنجومەنی وەزیرانی عێراق دراوە جێبەجێ بکرێتن، دەبێت جێبەجێ بکرێتن. وئیلا نابێ هەندێ لایەن لە کەرکووک کە نامۆنە بە کەرکووک بارەگایان هەبێت و کاری سیاسی خۆیان بکەن، لایەنە سەرەکی ڕەسەنەکەی کە تەمسیلی واقعی کەرکووک و خەڵکی کەرکووک دەکا وەڵا بارەگاکەی پێشێل بکرێت و بارەگاکەی نەگەڕێتەوە. ئێمە لێرەوە دووپاتی دەکەینەوە بە ناوی پارتی گەلی تورکمانی، دەنگی خۆمان دەکەینە پاڵ دەنگی خۆپیشاندەران ئەو گەنجە ڕۆح شیرینانەی کە ئیستا داوای ماف و ئازادی و گەڕانەوەی ماف بۆ کەرکووچەکان دەکەن، دەنگی خۆمان دەخینە پاڵ دەنگیان پشتگیریشان دەکەین. وەکو دووپاتیشم کردو ئێمە پشتگیری لە پەیامەکەی جەنابی سەرۆک بارزانی دەکەین، پشتگیری لە پەیامەکەی جەنابی سەرۆکی حکوومەت دەکەین بۆ ئەوەی کە بەڕاستی کەرکووک جارێکی تر قابلی قبول نییە پێشێر بکرێ مافی کەرکووچیەکان، جارێکی تر قابلی قبول نییە هەندێک خەڵک نامۆنە بە کەرکووک لە ناو کەرکووک بڕیار بدەن، با بچنەوە بارەگاکانی خۆیان، با بچنەوە شوێنەکانی خۆیان لە حەویجە بڕیار لە چارەسەری. بۆچی دوای 2003 کورد و تورکمان لە ناو شاری حەویجەدا بوون، دەربەدەر کران، ئاوارە کران؟ بۆچی؟ بەڵام خەڵکانێک بێن لە حەویجەوە، بێن لە بەردەمی بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانی کەرکووک گەرمیان وەڵا بڵێن ئێمە ڕازی نین، با بڕۆنەوە حەویجە لەوێ دابنیشن بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن، بڕیار لە چارەنووسی خەڵکی کەرکووک نەدەن، چونکە خەڵکی کەرکووک بە عەرەب و کورد و تورکمان لەگەڵ ئەوە دانین، لەگەڵ ئاشتین، لەگەڵ پێکەوە ژیان، لەگەڵ ئەوەی کە ئەمەلەی دیموکراتی، ئەمەلەی پێکەوە ژیان بچەسبێتن، نەکو بەو شێوازەی کە ئەوان هاتوون ئێستا بە خەیوەت و بە چەند کەسێکەوە هاتوون هەندێک لایەن و هەندێک ئەطراف کە نامۆنە بە کەرکووک بۆ وەزعی تێکدەرانە تەواجدیان. دەستخۆش بەڕێز عیرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمانی لە هەولێرەوە لەگەڵم بووی. دەستخۆش، زۆر سوپاس.